وەستاون بۆ ڕێزگرتن لە ڕووحی هاوڕێ پزیشکەکەیان. دکتۆر ئەحمەد تەڵال مەدفەعی پزیشکێکی دیاری پارێزگای دیالە بوو. ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردوو لە بەردەم کلینکە تایبەتەکەی خۆی لە بەعقوبا لەلایەن چەند چەکداریشی ناسراوەوە کوژرا. بۆیە پزیشکانی عێراق لە نێویشیاندا کەرکووک لە تەواوی نەخۆشخانەکان چەندەقەیەک ڕێزیان لە ڕۆحی دکتۆر ئەحمەد تەڵال گرت. دوای پرۆسەی ئازادکردنی وڵاتمان با بڵێن ئەو بۆتە دیاردە بەداخەوە کۆمەڵێکی پزیشکمان بەبێ حەقی و بەبێ هیچ هۆکارێک تیرۆر کراوە، اختیتاف کراوە، لەناو براوە، تەعدا کراوە لە ماڵیان، هەندێک بابەت هەیە بە سیلاح و بە چەک چوونەتە سەر ماڵەکەیان تەعدایان لەکێ نەکردووە. وڵی ئەمە یەکەم حاڵت نیە و کۆتە حاڵەتیش نیە. ئەمە چەندجار لە شاری کەرکووکش ئەم حاڵەتە ڕوویداوە. چەندجار دکتۆرمان هەبووە شەهید کراوە، دکتۆرمان هەبووە بەرتەقینەوە کەوتووە، دکتۆرمان هەبووە ڕفێنراوە و داوای پارەیان لێ کردووە بە پارەیەکی زۆر بەردراوە. ئێمە سەرڕای ئەو خۆتان نەزان ڤایرۆسی کۆرۆنە و سەرڕای ئەو نەخۆشی و ئەو ناخۆشیانی ناو خەستەخانەیە و هەموو کەسێک وەختی کەرەنتینەکە زۆر کەس لە ماڵەوە بۆ مۆزەفەکان کەسی دەوامیان ناکرد. ئێمە لەسەر ئەوشەوە دەوامی خۆمان نەکرد. وەک پیشاندانی وەفا تەواوی پزیشکانی کەرکووک لە سەعات 5 تا 8 ئێوارە هەموو جۆرەکارێکیان ڕاگرت. جگە لەو نەخۆشانەی حاڵەتەکانیان مەترسیدارە. اليوم اجتمعنا وقفة تأبينية لنستنكر. ئەمڕۆ هەستاین بە دەربڕینی ناڕەزایەتیەک دژی کوژرانی پزیشکێک لە شاری دیالە. هەمومان ئیداری کارە تیرۆریستیەکە دەکەین کە دژی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەکرێت لە عێراق. ئێمە وەک کارمەندانی تەندروستی قوربانی زۆرمان داوە لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتی. ئەمڕۆژ بڕیارماندا لە نۆرینگە تایبەتیەکانیش هەموو جۆرە کارێک ڕابگرین جگە لە حاڵەتە کەتوپەڕە مەترسیدارەکان. کوشتن و ڕفاندنی پزیشکان لە عێراق لە 20 ساڵی ڕابردوو درێژەی هەبووە. بۆیە ژمارەیەکی زۆری پزیشک عێراقیان بەرەو وڵاتانی ئەوروپا بەجێهێشتووە. هەڵوێستی ئەمڕۆی پزیشکانی کەرکووک پەیامێک بوو کە درا بەگوێ دەسەڵات و هەموو لایەنە پەیوەندیدارەکاندا تاوەکو ڕێز لە ماندووبوونی پزیشکان بگیرێت و چی دیکە نەکرێنە ئامانج و زیانیان پێنەگەێنرێت. کارۆ محەممەد کورساد نیوز، کەرکووک،